4 سال تمام لسر کشتن هیشام هاشمی در باز بونو چندین هیشام هاشم و هیشام هاشمندی بناوی لخوارونا و راست عراق بتایبتی دناف جرگی بغداد دا همی توان بارج دادگه هندراون و حکومت دیو داشونه ناکتن و کسی نوان دو کجنجی دهنا براعت کرن و چل سرناه تا سپاندن بگشتی دوی سر بسر و بریا یاسای و جبجی نکرنا یاسای دادگهن عراق و بیرولیا حکومت عراق در حقیق کشتنا خلکی کوپیچه که دخوازن راستیا بیجن لسر مدیای بتایبت مینا که هیشام هاشمی کوششی تموز سال 2020 بگلان هاتا رشاندن او دبانجا پیهاتی کشتن جی دبیجن دبانجا پولیس اکی بو جبر کو پیش وی بچان روجا هندک میلیشن عراقیین سر به ایران و رخنا کربون نتیجه عبدارچو بگشتی لسروان مجاران جه هجای علی صاحب چافدری سیاسی جه بغداد پرسم هجای علی تو گلک بخیراتی کردستان 24 هیشام هاشمی چو آوا خویناوی وکی آوه سار بو کس لسر جاب نهاتو او تو مدبار سرکی دست کشتناوی ده هاتی یان جیان بیجن اوه هاتی ایجار کرن بو کشتناوی یه بکره هاتی گرتن دیاره دادگه بردا و گوتی بلگه تمام نینه هین چه بیجن لسر به نعم تحية بەڵێ سڵاو لە جەنابت و سڵاو لە بینەرانی کوردستان 24ش بەداخێکی زۆرەوە لە وڵاتەکەی مندا کۆمەڵێکی خەڵک زۆر لە دەست چوون ئێستا لیژنەی زۆر دروست کراوە بۆ لێکۆڵینەوە لە تاوانەکان بەڵام لیژنەکان هیچ ئەنجامێکیان نەبووە بەداخەوە زۆرینە لیژنەکان نەگەیشتون بە سەرەدا و بۆ دۆزینەوەی تاوانبارەکان بۆ نمونە ئێستا قەزیەی هیشام هاشمیمان هەیە کە دۆسیەکی تاوانبارە دۆسیەکە کە تاوانی لە پشتەوەیە پێویستە ئێمە لەسەر ئاستی باڵا گرنگی پێ بدەین بە تایبەتی ئەنجومەنی دادوەری و دادوەرەکان بەڵام بەداخەوە ئەم کارانە وەکو هەوا چوون بە بادا کەس حسابی بۆ نەکردن هیشام هاشمی یەکێکە لە دیاردە و قوربانیەکانی کە بەهۆی تاوانەکانەوە گیانی دەستداوە بەڵام تاوەکو ئێستا بەرپرسان نەیانتوانیوە سەرەداوێک بدۆزنەوە سەبارەت بە بکوژانی ئەم ڕۆژنامە نووسە ئێمە گومانمان لەوە کە دادگا هەیە نەشیایە سەرەداوێک لێ سەر بکوژێن هیشام هاشمی و بسەدانێندی بناوێوی بدوزنەوە یانژی دیارن ناخوازن وانا دادگه بکەن و ئاشکرا بکەن بڤی ڕەنگی مستەقبەلێ ئەمنی و یاسایێ لەڤی وڵاتی دەدەستێک کێدایە گەلۆ کی بڕیارێ لەسەر دەدات خاتونی بەڕێز هەروەکو بەڕێز سەرۆکوەزیرانی بەریتانیا چەرچڵ وتوێتی ئەگەر دادگا بکەوێت دەوڵەت دەکەوێت بە تەواوی ئێمە ناڵێن کە دادگاکانمان سیاسین یاخود دەستوەردانیان تێدایە بەڵام لە هەمان کادا دەپرسین کە دەوڵەتێکی وەکو عێراق بە تایبەتی شاری بەغدادی پایتەختی کۆمەڵێکی زۆر کامێرای تێدایە کۆمەڵێکی زۆر کامێرای شەوی تێدایە هەندووە کۆمەڵێک تەکنیکی دیکەی بەرزی تێدایە بەڵام تاوانێکی بەم شێوەیە ئەنجام دەدرێت بە تایبەتی لە ناوچەیەک کە هاشمی تێدا نیشتەجێ بووە ناوچەیەک بووە کا پڕ بووە لە کامێرای چاودێری پڕ بووە لە هێزی ئەمنی بەڵام ئەمە دۆسیەکە گومان دروست دەکات لە دۆسیەکە کێ هیشامی کوشت بۆچی کوشتی ینی ئەو کەسێک کە هیشامی کوشتووە لە ئاسمانەوە نهاتوە بەڵکو لە ناوخۆی عێراقدا بووە خەڵکی بیانی نەبووە بەڵکو خەڵکی ناوخۆی عێراق بووە گومانی تێدانیە کە هەندێک لایەن هەندیەوە گلاون لە کوشتنی هیشام هاشمی بەڵام بەداخەوە لێکۆڵینەوەکان نەیانتوانیوە نازانم چۆن بڵێم نەگەیشتونەتە سەرەداوێک سەبارەت بە کوژی ئەم کەسە هەروە ئازادکردنی بکەرەکەی لەلایەن دادگاوە جۆرێکی دیکە لە گومانی دروست کرد هیشام هاشمی شەهیدی یەکەم و شەهیدی کۆتاییش نابێت لە پێناو ڕۆژنامەوانی و ئازادیدا دەربڕین ئێمە ڕووی دەممان لە هێزە ئەمنیەکانە کە بەدواداچوون بۆ ئەم هەموو تاوانە بکەن کە لە عێراقدا ڕوو دەدەن بەدواداچوون بکەن بۆ ئەو کەسانەی لە بەغداد و پارێزگاکانی دیکەی عێراق دەکوژێن بەڵام کەسیش نازانێت کێ لە پشتیانەوەیە هیچ کەسێک دەستگیر ناکرێت جا بپرسم وەکە چاودێرێکی سیاسی هین لە بەغدایەنە پایتەختی عێراقێ جەناب هەوت شێت ئازاد بۆ ئاغڤیتن و هیچ مەترسیەک سبەهی لەسەر ژیانە هەوە نەبیتن هیشام هاشمی وەکی جەناب هەواتە سەر تەلەڤیزیۆنێ و
وهندك لان چکدار عراقی كل بنسي و سيبر و فرمان ايران نرخنا كرن چند روش بينچون بدست چکدار ناس هاتنا کشتن و 4 سال درباز بون هیجی تومد بارین سرکین هاتنا دادگه کرن تو تویری باغوی تو تشي راستیا بیجی اف گروپین چکدار سالانه زیدتر ج 2 مليار دولار انج حکومت عراقی وردگرن و لجیر فرمان حکومت نینه ئەمە پرسیارێکی زۆر جوانە کە تۆ کردت پرسیارەکەشت زۆر هەستیارە من قسە دەکەم بەڵام قسە دەکەم بەڕاستی قسە دەکەم من لە خدا دەترسم لە کەسی دیکە ناترسم من دەڵێم ئەگەر مردن هات با بێت ئێمە هەر دەمرین جا بە نەخۆشی بێت یاخۆت کوشتن یاخۆت لە پیریدا بێت جارێکی دیکە دەڵێنەوە کە ئێستا ترس هەیە لە ناوخۆی بەغدادا دۆخی نەک تەنها بەغداد بەڵکو زۆرینەی پارێزگاکانی عێراق دۆخێکی مەترسیدارە یاخۆت دۆخێکە کە ڕاستەقینە تیایدا دەشاردرێتەوە ئێمە دەڵێن کە لە ناوخۆی عێراقدا ئەجێندای دەرەکی هەیە تەسوی حسابات هەیە لە ناوبردنی یەکتر هەیە ئەمە شتێک نییە بتوانین بیشارینەوە خاتوونی بەڕێز عێراق بەداخەوە بووە بە مەیدانێک بۆ یەکلاییکردنەوەی ئەجێندا خارجی و دەرەکیەکان ئێستا گومان لەوەدا نییە کە چەکدار هەیە هێزی میلیشیا هەیە کە تەنانەت حساب بۆ دەوڵەتیش ناکەن و فەرمان لە شوێنی دیکە وەردەگرن هێزی چەکدار هەیە کە ڕوبەڕووی هەر کەسێک دەبنەوە بێوێت ڕاستیەکان ئاشکرا بکات بەڵام ئەمەوە مانێ ناکات کە ئێمە بترسین بەڵکو ئێمە بە ئازادانە قسەی خۆمان دەکەین ئێمە دەڵێن ئەگەر بیشکوژێن لە پێناو ڕاستیدا خوێنمان بە فیڕۆ ناچێت تەنانەت ئێستا دەنگۆی ئەوە هەیە کە لەناو هێزە ئەمنیەکانیشەوە یارمەتی تاوانباران دەدەن دوێنێ فەرماندەیەکی باڵا کوژراوە بەڵام تاوەکو ئێستا هیچ کەسێک لەسەر ئەو تاوانە دەستگیر نەکراوە بەداخەوە عێراق ناتوانێت کۆنتترۆلی سەررجەم دەواازەکانی بکات کۆنتترۆلی ناخۆی خۆی بکات کۆنتترۆلی ئەو هێزانە بکات کە لە ژێر فەرمانی دەوڵەتدان نین ئێمە فەرماندەی هێزی چەکدارمانەیە بەڵام کۆمەڵک هێزی چەکداری دیکەمانەیە کە میلیشیان و حساب بۆ دەوڵەتان ناکەن ڕاستە ئێمە دادگامان هەیە ئێمە ئەنجومەنی دادوەریمان هەیە بەڵام پرسیاریش لەسەر دۆسیەکان دروست دەکرێت تۆ هەندێک جار تاوانێک دەبینیت دەچی شکات دەکەی لە بنکەی پۆلیس بەڵام پۆلیس ناتوانێت ئەو کەسانی تۆ سکاڵات لەسەر تۆمار کردوون دەستگیریان بکات ئێمە وڵاتێکی دیموکراتی نین ئێمە دەوڵەتێکی ئازاد نین بەداخەوە باشە هێژە عەلی بۆچی دادگەهکردنا ئاڤان تاوانبارێن سیبەری نەتاوانبارێن ڕاستەقینە تاوانبارێن سیبەر لێ دادگەهێن عێراقی دیر ji çavên medyayê rojnamavanan dihête encamdan egerê sereket çi ye li pişt vê بەڵێ دەسەڵاتی دادوەری ئایدۆلژیایەکی تایبەتی هەیە بۆ لێکۆڵینەوە لە دۆسیەکان و دادگاییکردنی تاوانباران ئێستا ئێمە بۆ نمونە دۆسیەی مادە هۆشبەرەکانمان هەیە بەڵام ئادگاییکردنەکانیان ئاشکرا ناکرێت بۆ میدیاکان هەندێک کەس دەڵێن کە ڕەنگە لیژنەی باڵای مافەکانی مرۆڤ گوشار لەسەر دادگاکان دروستکەن بۆ ئەوەی کە دەموچاوی تاوانباران دەرنەکەوێت ئەمە لەوانەیە هۆکارێک بێت من دەڵێم کە هیوادارم هەر کەسێک کە دەستی هەبووە لە دزینی سامانی عێراقیەکان و ڕشنی خوێنیان لە بەرچاوی جیهاندا دادگایی بکرێت بۆ ئەوەی ببێتە عیبرەت و پند بۆ سەرجەم تاوانبارەکانی دیکە بەڵام بەداخەوە ئەم دۆخە بەم شێوەیە بەڕێوە ناچێت هەندێک لە دادگاکان دەڵێن کە ئەو کەسانشی کە تاوانبار لە تاوانی گەورەوە تێوەگلاوە ناتوانین دەموچاویان بخینە سەر چاشە لەبەر هەندێک گوشاری دەرەکی و هەندێک گوشاری ڕێکخراوەکانی مافی مرۆڤ تەنانەت ڕێکخراوەکان نێودەوڵەتیەکانیش داوا دەکەن تاوانبارەکان دەموچاویان بەڕوونی دەرنەکەوێت بیراوات هێتن یعنی مظاهرات تشرینی لە بەغدایە زێدەتری 17,000 کەس بریندار بوون و بەحسا کوشتنا بدەستێن نەدیارە زدەتری 5,000 ئەگەر شاش نەبم دەهێتەکردن چارە نویسا کەسێن بریندار ji خۆ بێحاڵ بێدەست بێلنگ بێچاو بێدەستمای بە هەروەچوو هیچ قەرەبووکردنێک نینە هیچ چاودێریەک نینە بسەرێ خۆ لێ ئەو کەسێن و خۆ پیشاندەر بوون ناڕازی بوون ji nebûna xizmetguzariyê ji destê werdanên derve li Iraqê genc bûn xînawan germ bû Iraqeke azad û demokrat dixwast hewe dît
هاتنە کوشتن و حتان و کێژی لێپرسین دەرحەقێواندا حکوومەت لێ دوو حکوومەتێن عێراقی نەکردە ئەگەر چنە کە حکوومەت خوب خوددانی خوینە عێراقیان نزانیتن و دیڤداچوونێکێ بوو ناکەت بۆچی ئەس سادە بێژم خینە عێراقیان هەندە ئەرزانە بڵێ بڵێ ئێستا کۆمەڵێک کەس هەن کە دۆسیەکان دەخەنە ژێر گومانەوە و دەڵێن لایانی سێهەم تێوەگلاوە لە کوشتن و شەهیدکردنی ئەو گەنجانە بێگومان ئەمە بەشێک لە ڕاستی دێدایە چونکە دەوڵەت پێویستە هەر کەسێک دەزی بکات کە دەستی هەبووە لە کوشتنی خۆپشاندەراندا چونکە ئەو گەنجانە داوای مافی خۆیان دەکرد وەکو پێشتر ئاماژەم پێدا کە هەمیشە پاساو دەهێننەوە لایەنەکان پاساو دەهێنەوە کە دەڵێن لایانی سێهەم تێوەگلاوە بۆ نمونە دێدوانێکی عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیرانی پێشووی عێراقمان لە بەرچاوە کەوتبووی ئەو کەسانی خۆپشاندەران دەکوژن هێزی ئەمنی ئەمریکین ئەمەش پرسیارێکی دیکە دەخاتە بەردەستمان ئایا هێزی ئەمنی عێراق چی دەکات ئەگەر هێزی ئەمنی ئەمریکی بێت و خۆپشاندەر بکوژێت ئێمە وەزارەتی ناوخۆمان بۆ چییە؟ بێگومان لەو کاتەدا کۆمەڵێک هێز هەبوون کە هەوڵی سەرکوتکردنی خۆپشاندەرانیان دەدا خۆپشاندەران داوای ڕوخاندنی حکوومەتیان نەدەکرد داوای ئازادیان دەکرد داوای مافی خۆیان دەکرد داوای هەلی کاریان دەکرد داوای کارەبا و ئاویان دەکرد بەڵام بەداخێکی زۆرەوە خەڵتانی خوێن کران لایەنێکی دیکە هەبوو کە دەستوەردانی کرد لە دۆسیەکە و خۆپشاندەرانی خەڵتانی خوێن کرد کاتێکیش ئێمە دەڵێن لێکۆڵینەوە لە کوشتی و هەموو گەنجە بکرێت دەڵێن نا ئەوە لایانی سێم دەست تێدا هەیە لایانی سێمیشکەیە نازانین هەمیشە دەسەڵاتدارانی عێراق پاساویان هەیە پرسیانی لە دەکەی بۆچی ئەو کەسانە کوژران دەڵێن ئێمە لایانی سێهەم تێوەگلا و ناتوانین لێکۆڵینەوە بکەن بەداخەوە ئێمە سەدان کەسمان هەیە کە خوێنن ئاوا ڕژا و تاوکو ئێستا بکەران دەستگر نەکراوە تاوکو ئێستا دادگا سەرداوێکی دەست نەکەوتووە بەداخەوە عێراق نەیتوانیوە تاوانبارەکان دەستگیر بکات ئێمە دەیان نمونەمان هەیە کە بەرپرسی باڵان تێوەگلاون لە تاوانی گەورە لە گەندەڵی لە دزیکردن بەڵام حیمایە و پاسەوانیشیان هەیە لە ناو بەغدا و شارەکانی دیکەدا دەخولێنەوە باشە هێژە عەلی ساحب چاودێری سیاسی ji بەغدایê gelek spas